500 دینار بە بەباغمێژووی چایخانەیەک و زێڕەکەی دەشتی شارە زوریش هەڵدەگیرێتەوە. سڵاوتان لەبێت. لە خۆڕانیە نالی شاعیر فەرموویەتی قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆشمرور وەک پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور. ئەوە تا زەوێ بە پیتەکەی شارە زور ئەم جارەش خۆی نواند و ڕێک ئێستا کاتی تنینەوەی زێڕە زەرد و شیرنی و جۆراوجۆرەکەی شارە زورە کە دەڕوانیتە ئەو زەویانە بە جارێک دەیان کرێکار دەستیان لەگەڵدایە و پەتاتە دەردەهێن و دەینێرنە بازار. جاچ پەتاتەیەک هەم خۆراکی و هەم فنگر و هەم بۆ کارگەکانی ناوخۆی چپس سوودی لێ دەبینن. محەممەد مەحموود سەرکارە و بە 1964 وت ئێمە کاژمێر دوونیوی بەرەبەیان لە ماڵ دەردەچین لە شاری هەڵەبجە دەین بۆ سەر ئەم کێڵگەیە کاتی چنینەوەی پەتاتەیە. لەیلا محەممەدیش کچە کرێکارێکی بە بازۆ بۆ 1964 باسی لەوە کرد. ئیشەکەیان سەختی تێدانیە و زۆر خۆشە. خەڵکی کەرکووکە و لە هەڵەبجە زەواجی کردو و لە ڕێگای ئەم ئیشەوە دەتوانن بژێوی ژیانیان دابین بکەن و ماندوو نابن. تا خاوەن ماڵ دزی گرت دز خاوەن ماڵی گرت. ئەمە ڕێک لە فرۆشتنی ڤۆڵتاجێکی 4000 هاتووە کە دراوە بە 70,000 دینار بە ئۆنلاین گوایە کامێرای تێدایە و ڕیکۆرد ئەکات. دوای ئەوەی هاوڵاتیەک پامنەری 1964 ئاگادار کردەوە کە لە پێیجێک ڕکلامی کامێرایکی دزگری بینیوە لەسەر شێوەی ڤۆڵتاج ویستوێتی بکرێت و تاقی بکاتەوە. بەڵام کە بەدەستی دەگات دەبینێت لە جیاتی کامێرا تەنها قۆبچەیەکی لە ناو ئامێرەکەدا هەیە. جا ڤۆڵتاج دائەنرێت بۆ ئەوەی ئامێری کارەبایی نەسووتێت و نرخەکەشی تەقریبەن 4000 کەچی بۆ کابرایان داوا بە 70,000 دینار. کابرا کە ڤۆڵتاجەکە دەباتەوە ماڵەوە دەبینێت نەڕیکۆرد دەکات و نە هیچ شتێک دیارە. کاتێک کە دەیکاتەوە قۆبچێکی خڕی تێدایە لە بری کامێرا. لە بازاری قەزای ڕزگاری گەنجێک شێوازێکی نوێی بۆ ڕاکێشانی سەرنجی چایخۆرەکان داهێناوە. سیروان خودادات کە ماوەی ساڵێک ئەم چایخانەی کردوتەوە دیواری شوێنەکەی بە وێنەی سەدان کڕیاری خۆی ڕازاندوتەوە. سیروان دەڵێت لەگەڵ هاوڕێیەکەم بیرمان لەوە کردوتەوە کارێکی جیاواز بکەین. بۆیە ئێستا هەر کڕیارێک بێوێت دەتوانێت وێنەی خۆی بە دیوارەکەدا هەڵبواسێت. تێچووی دانانی وێنەکەش تەنیا 500 دینارە کە بۆ چاپکردنەکەیەتی. بۆیە هەر کەسێک بێوێت بێتە بەشێک لە میرات و مێژووی چایخانەکە دەتوانێت بە پارەی 2 پیاڵەچا وێنەی خۆی بەقەت دیوارەکەەوە هەڵبواسێت و لەگەڵ سەدان وێنەی تر دیمەنێکی جوان بە چایخانەکە ببەخشن. ئەو پێچەی ڕێگای گەلی عەلیبەگ بوو بە باڵای شۆفێران ناوە ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕووی دەدا. دوای راپۆرتێکی 1964 مشوری خورا و فراوان دەکرێت. پێچەکە کە بە پێچی قەپان ناسراوە نزیکە لە گەلی عەلیبەگ. لە ماوەی ڕابردوودا بەهۆی تەسکیەوە چەندین ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوویان داوە. بە جۆرێک تەنها لە 6 مانگدا لەو سنوورە 45 ڕوودا و ڕوویداوە و 5 گیان لە دەستدان و 56 بریندار هەبوون. ئەمڕۆ تیمەکانی هاتوچۆی سۆران دەستیان بە فراوانکردنی پێچەکە کردووە. بە شێوەیەک 4 مەتر فراوان دەکرێت و کارەکەش بۆ سێ پێچی تری ئەم ڕێگایە ئەنجام دەدرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.